دوای ئەوەی لە کۆبوونەوەیەکیدا شێخ عەلی ئیلیاس وەک بابەشێخی نوێی ئێزدیان دیاری کرا، ئەو بابەتە بووە مای ناڕازاتی بەشێکی زۆری ئێزدیان. لەم بارەیەوە گەلی کوردستان بڵاوی کردووە شێخ عەلی ئیلیاس بە دەستوەردان و بڕیاری لایەنێکی دیاریکراوی سیاسی دانراوە. هەر بەو هویەشەوە بەشێکی زۆری زانایانی ئاینی ئێزدیان وەک ناڕازاتیەک بەرامبەر ئەو شێوازەی بابەنوێی پێدراوە و ئەو دەستوەردانە سیاسی ئەنجام دراوە، بەشداری کۆبوونەوەی دیاریکردنی بابەنوێیان نەکرد و هەر ئەوەش ناڕازاتیەکانی دەربارەی دیاریکردنی بابەی نوێی ئێزدیان فراوانتری کرد. هەر سەبارەت بەو پرسەش سەرچاوەیەکی نزیک لە بنەماڵەی بابەشێخ خورتو حاجی ئیسماعیل کە ساتی ئاینی و ناسراوی ئێزدیان ڕاگەاندووە، ئەوان کاندیدی خۆیان ji بۆی بابەی ئێزدیان هەبووە و جەماوەری ئێزدیانیش پشتیوانی کاندیدەکەی ئەوان بووە، بەڵام بەهۆی دەستوەردانی لایەنێکی دیاریکراوی سیاسی هەرێمی کوردستانەوە هەڵبژاردن بۆ دیاریکردنی بابەنوێی ئێزدیان نەکراوە و بە بڕیاری سیاسی شێخ عەلی ئیلیاس وەکە بابەی نوێی ئێزدیان دیاری کراوە. سەرچاوەکە تاکیدیشی کردەوە کە سەرانسەری پرۆسەی دیاریکردنی بابەی نوێی ئێزدیان لەژێر چاودێری ئەمنی سەر بە لایەنێکی سیاسی لە دهۆک بەڕێوەچووە. هاوکات هەر لەو چوارچێوەیەشدا سەرچاوایەکی بەشدار لە کۆبوونەوەکەدا بە گەلی کوردستان ڕاگەاندووە کە پرۆسەی دیاریکردنی شێخ عەلی ئیلیاس وەکو بابەنوێی ئێزدیان بە بڕیاری سیاسی بووە و لەژێر چاودێری دەستگا ئەمنیەکانی سەر بەو لایەنە سیاسیە بەڕێوەچووە و ئیرادەی گەلی ئێزدیان بە تەواوی پشتگوێ خوراوە. هەروەسا لای خۆیەوە حەیدەر شەشوو کە ساتی دیار و فەرماندەی سەربازی بە گەلی کوردستانی ڕاگەاندووە بڕیارە کۆبوونەوەیەکی ناڕازاتی لە شنگال تشت بە دەستوەردانی سیاسی لە پرسی دیاریکردنی بابەنوێی ئێزدیان ئەنجام بدرێت و بە دووریشی نەزانیە جەماوەری ئێزدیان وەک ناڕازاتیەک بەرامبەر ئەو شێوازەی بابەنوێی پێ دیاری کراوە خۆپیشاندان ئەنجام بدەن.